سلااو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینیانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە ڕێژەی سەوزایی دەکەین بابزانین ڕێژەی سەوزایی لە بەردەڕاش لە ئاسپێویستە بابزانین هاوڵاتیان تا چەند گرنگی بە سەوزایی دەدەن لە بەردەڕاش لەگەڵ هاوڵاتیان و مامۆستایانی قەزای بەردەڕاش گفتوگۆ دەکەین ڕابوو چونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموون بینەری ئەم بەرنامەیە بن. سلااوتەنێ سلااو بەخێر بن سەرچاو زۆر ڕێژەی سەوزایی لە بەردەڕەش چۆنە لە ئاستی پێویستە؟ وڵا ڕێژەی پێویستە لە بەردەڕەش بە بڕوای من لە 15 زیاتر نییە بەس هەست دەکەم دوو گرۆپ پەیدا بوونە ژینگە پارێزی بەردەڕەش و گرۆپێک لە کەونەباک زۆر احتیمام بەو شتانە دەنێستا ئەنا ئێستا زۆر احتیمام بۆ دەن دەڤەری بەردەڕەش بکەن بە سەوزایی و سەوزایی زیاتر بچێنن. بەڵێ گرنگە گرنگی بە سەوزایی بدرێتە خەڵک هان بدرێ بۆ ئەوەی دار بچێنی گوڵی بچێنی ڕێژەی سەوزایی لە بەردەڕەش؟ وڵا عەز دەکەم یانە ئێستا 20 زیاد کات بۆ ژینگەیان بەڕاستی ژینگەمان چەند داروچ زیاتر بێت بی ئەمە خاوێتر دەبێت بەڕاستی ژیانە ژینگەکە خاوێنتر دەبێت زۆر پێویستە بەڕاستی ژینگە ئەنا منتیقەمە زۆر خاوێن دەبێت بە دارچاندن شتە چەند تەندروستە بۆ مرۆڤیش یعنی ئەو لە نەخۆشیەکان دوور دەکەوتەوە هەبوونی سەوزایی ڕێژەیەکی باش لە سەوزایی و کەسکاتی بەخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر ئەتیمامی بە کەسکاتیدایە کەسکاتی یانە ژینگە زۆر بەڕاستی لە بیئە و لە خاوێنی و لە کەش و هەوا لە هەلمژینی هەوا کەسکاتی زۆر شتێکی باشە. بەڵێ بەشێکی زۆر کە دەبیندرێ دارەکانیان لێوە کردوتەوە وێنەیان کە یەکێک لە تەنیشتی وێنەیان لە جاتی ئەومەدانە واللهی کۆمنت بەڕاستی شتێکی باش نییە بەڕاستی من گەلە زەدەم لە منتیقی خۆمان لە جێگەر لە چیا دەچی دارێک دەدینێ ئەختیارێک 80 ساڵ دەبینی بنی خاپور دەکا دار دەچێنێ ئەمە لە باتی شتی بنی خاپورکەن دارەکە دەشێنەوە بەڕاستی ئەس دەکەم زۆر گرنگی پێ بدەم بەڕاستی زۆر لێرانش دەبیندرێت با بڵێن دەچن دارەکان دەبڕنەوە بۆ خۆ گەرمکردنەوە کە بۆ زستان ینی بەشەی زۆر لە خەڵکی ناوچەکە ئێستا وا دەکات بەڵێ وا دەکەن بەوەش زۆر بەوە دەگەڕێتەوە بەڕاستی بۆ ئەوەی کەمی سوتەمەنی دابینکردنی یعنی نەفت و تشتی و هاگە دابین بکرێت ئانە پێویستی بەدار نابێت نەفت و غاز و تشتی وا متوەفر بێت حکومەت زوو دابین بکە تەمان پێویستی بەوە نابێت. بەڵێ طبعا پێشکی سوپاسان دەکەم بەخێر بن سەرچاوان زۆر سوپاسان دەکەم. مەسەلەی سەوزایی لە زۆر بواران زۆر گرنگی بۆ تەندروستی مرۆڤ هەیە بەڕاستی لە ڕووی ژینگەوە یعنی ژینگە سەوزایی وەک بنێ تەبادل مەنفیعەیە هەم سوودی بۆ مرۆڤ دەبێتن هەم سوودیشی بۆ ژینگە دەبێتن. چەند پێویستە خەڵک گرنگی بە سەوزایی بدات بە داروبارەکان بدات؟ زۆر گرنگە لەبەر ئەوەی لە ڕووی کەشوهەوا زۆر گرنگە لە بۆ ژینگەی زۆر گرنگە چەند سوودێکی تێدا دەبێتن بۆ مرۆڤ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئۆکسجینەوە لە ڕووی سەوزاییەوە زۆر گرنگی تێدا دەبێتن بۆ مرۆڤ. تانوانیە بۆ ئەوەی کە ئێستا ئەو نەخۆشیانە دەبێت ئەو نەخۆشانەی هەمانە بەهۆی نەبوونی دارەوە نییە داروبارەوە نییە طبعاً ئەو نەخۆشی ئێستا کە بەربەلاوە لە نێو مرۆڤدا کاریگەری لەوانەیە ڕاستەوخۆی هەبیتن لەسەر تەندروستی مرۆڤدا لەبەر ئەویش لەوانە لەبەر نەبوونی داروبار دابێتن یان لەبەر نەبوونی سەوزایی دابێتن. مامۆستای وایە؟ بەڵێ ئابێگومان. تۆ لە خوێندنگایەکە چەند هانی خوێندکارەکانی خۆ دەدەی بۆ ئەوەی گرنگی زیاتر بە سەوزایی بدرێ کە لە ماڵەکەی خۆیان یاخود لە شەقامەکەی خۆیان لە کۆڵانەکەی خۆیان دارێک بچێنن گوڵێک بچێنن؟ طبعاً خۆزی لە وەزارەتی پەروەردە کاتی خۆی ئەوە هەبوو بابەتێک پێی دەگوترا کشتوکاڵ
ئێستا خۆزی بابەتێک هەبێتن لە قوتابخانەکان گرنگی بە سەوزایی و داروباردا بدرێتن بەڵام بەداخەوە ئێستا هیچمان هەجێک نییە لە قوتابخانەکان بابەتێکە بێتن کە گرنگی بە کشتتوکە لە شتانە بداتن تامان ئەگەر بابەتێک لەو بوارە هەبایە زۆر گرنگی بەو بابەتە بەدا قوتابیان زیاتر یعنی جۆش خۆشێک لە نێوان قوتابیان دەبوو بۆ پەرەبێدان بەو جۆرە بابەتانە. ئێستا لەلایەن مامۆستان و هیچ هانی خوێندکار نادرێت بۆ ئەوەی وەڵال پارێزێ لەوانەیە هەبێتن لە قوتابخانەکان مامۆستا ئەویش دەوانەیە دەگمەن بێتن بەڵام هەروەکو پێشتر ئاماژەم پێدا خۆزگە بابەتێک کە باە گرنگی بەو بابەتە بدایە بەڵام هیچ کتێبێک نییە تایبەت کرابێتن بۆ ئەو بوارەیە. تا ڕادەیەک نەخێر چونکە بەخۆم دەبینم سەوزایی گرنگی پێدراوە ینی ناوی هەیە کە ئێمە سەوزایی دەکەین و ئەو شتانە بەڵام تەواو ناکرێت ئێستا زۆر لە هەندێک کەسکاییان دروست کردیە لۆ نمونە کن تەرەفکلایەتی بەردەڕەشی بەخۆم بە نمونە ینی پێمە بە بەڵگەوە کە قاز لە ناو دەچەرێتن تەیروتوال لە ناو دەچەرێتن ئەو کێشە هەیە ینی زۆر لە سەوزایەکان دەڵێن چێل و مەڕ و ماڵات و قاز و تەیروتواڵەکان دێنێ ناو شار. جا من ئەگەر پێشتر بمزانی بە ئەو راپۆرتە هەیە من بە بەڵگەوە ئەمن ڕۆژانە کە دەبینم ئاژە لە ماڵیەکان لە سەر جادەکانە دەسوڕێنەوە و ئەو دارە جوانانە بەڕاستی کە دەخۆن و دەشتێنەوە و ئەوانش بەڕاستی حکوومەت بەرپرسیارە پێویستە بێتە سەرخەت بۆ سەوزایی چونکە شار بە سەوزایی جوانە هانی بەڕاستی سەوزایی ژیانە بەهشت سەوزە بەهشت سەوزایی ینی پێویستە گرنگی بە سەوزایی بدرێتن لە ڕووی تەندروستی و مەترسیدار نییە ئەگەر ڕێژەی سەوزایی لەو شارەیە لەو گوندێ لە ناوچەیەکەکەم بێت خۆی ئاماری نەخۆشیە گەورەکان ئاماری زیادبوون هەمووی هۆکاری ئەوەیە کە گرنگی بە سەوزایی نادرێتن ئەو وڵاتانەی کە تورکیا و چەندە وڵاتی تر تووشی مەترسی بوونەوە ئەو ئاگرە گەورەی کە پێشماوە کە بینیمان بەڕاستی کارەساتێکی گەورەی مرۆیی لێکەوتەوە و گیانیشی هەبوو تا ڕادەیەک بۆیە حەز دەکەین ئێمەش سەوزایی هەبی و وەکو وڵاتەکانی تر و لەگەڵ سەوزاییش چاودێر لەسەر بیتن چاودێری تند لەسەر بیتن چونکە سەوزایی یەکێکە لە ڕەوا مافە گرنگەکانی هاوڵاتی بەڕاستی. باشە زۆر کەس گلەی لەوە دەکەن دەڵێ لە ساڵانە تەنها لە یاد و بۆنەکاندا دار دەچێندرێت و دواتر ساڵی دابێت بێ سەیری دارەکەی بکەیت دارەکە وشک بووە ئەمە بوو. بەداخەوە کوردستانی ئێمە هەمووی لۆ بەرژەوەندی خۆیانە حەزبەکان کە وەختی ئینتیخاب دادێ یاخود بۆنەک دێتە پێشمان لەو بۆنانە هەڵدەستن دار دەچینن کاکە تۆ دارچاندن نەک لە بۆ بۆنەیە و لۆ مەسلحەتی حزبێکە یاخود لایەنێکە تۆ پێویستە بۆ نەتەوەی خۆت کار بکەیت پێویستە بۆ ینی تۆ بیر لە ژیانی خۆت بکەیتەوە کە دەیتە ناو بازار کە سەوزاییەک ببینی ئێمە هاوینمان گەرمە ئێستا ڤیدیۆم پێیە هەنێک لە ناوچەکان ئشتیراکیان کردووە کە هەر ماڵێک دوودار لەبەر دەرگاکەی بڕوێنێ تۆ ئەگەر ئەو دەرگاکەت ئەو دارت کە ڕوان تەمەشا بکە ئەو کەسێک کە ڕواندیتی ئەو کەسەی لەم کۆڵانەی لەگەڵ کۆلانەکەی تر دەرەجەک هەتا 2 دەرەجەی ئاز پلەی بەرزی جیاوازی هەیە پێویستە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی قەزای بەردەڕەش ینی ڕوو لە سەوزایی بکەن هەندێک شوێن دروست کراوە پشتگوێ خراوە یەک لەوان پێشدەرگای ئێستا ماڵی باوکم پێشدەرگایان باخچەکی گشتی دروست کراوە بەڵام خۆزگە نەکرابە پێشتر جوانتر بوو هەرکەس لە بەرامبەر ماڵی خۆی باخچەیەکی جوان و خنجیلیان دروست کرد بوو خزمەت دەکرا بەڵام ئێستا حکوومەت هاتووە سیازێکی لێداوە
ماڵی ئێمە سیازی حەدیقەکە مەتر و نیوێک بەرزترە لە ماڵی ئێمە، یانی تۆ هیچت نەکرد، تۆ مەسرەفێکی بێ ئەنجامت کرد بەڕاستی. بۆیە حەز دەکەم ینی هەر سەوزاییەک کە دروست دەکرێتن چاودێری سڕی لەسەر بێتن بۆی کوردستان ئاوادان بێ و بەڵێ بێگومان گەنیجیەک پێدرایە بەڵام بۆ ڕادەیە نییە کە پێویست بیتن وەکو دەزانانی ژینگە 150 ژینگە پێکاتوە لە سەوزایی ئەگەر بتەوێت ژینگەیەکی جوان تەبێت نەبی سەوزاییەکی بایەخ و زیاتر بە سەوزایی بدرێتن بەڵام بەداخۆ ئەو بایەخە نابینی بۆ ڕادەیەکە بایەخ پێدرا بیتن بتوانێت ژینگەمان بەرەو جوانیەکی تر بووە کراوە بەڵام بۆ دەرەجە و بۆ ڕادەیە نییە نەخ باشە زۆر خەڵک لێ لێوە دەکە دەڵێت تەنها لە بۆنە و یادەکان داردەچێندرێت دواتر کە ساڵی دابێتەوە بێت سەیری دارەکەی بکەیتەوە ماوەک سەیری دارەکەی بکەیتەوە دارەکە وشک بووە لە تینویتی وایە ڕاستیەکە بەڵێ ڕاستیەکە کە تەنها لە کاتی پێویستیان بتوانیان بۆنەیەک بێتن گنیجی بە دارچاندن دەنەمامێک دەچێنن بەڵام دواتر ئەو نەمامە ئیمال دەکرێتن بێ شێوەیەک بە دوای داناچن و مەسنم بۆ کە ئەو شتێکە پێویستی تێ هەر لە دەرمان بگرێت تاکو و ئاودانیش تەنانەت تەنها ئەوانە دەمێنێتەوە ئەوەی کە کەسێک یان با بڵێن ئەو نەمامە بەرامبەر دوکانێک ئەم ماڵێک بێ ئەو خاوەن ماڵە ئەو خاوەن دوکانە گرنگی پێ بداتن بەڵام لەلاەن حکوومەتەوە بێشەوە باشە چێ پرسیارە لەوەی کە دارێک وشک دەبێت یاخود دارێک کە دەچێنرێ ئایا تا چەند گرنگە حکوومەت و هاوڵاتی هاوکار بن لە یارمەتیدەری یەکتر بن بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی زیاتر بەرز بکرێتەوە ئاستی تا کۆمەڵگەی کوردی بەرز بکرێتەوە بەڵێ بێگومان پێویستە حکوومەت یاریمی کوردستان بە دوواداسوون بۆ ئەو بابەتە بکا بابەتی ژینگە بە گشتی و سەوزاییش بە تایبەتی یانیش سەوزایی وەکوتمان لەوانەیە نیوەی جوانی سروشتە لەم قەزایە و لە گشت زیان بە تایبەتی ینی باسی ئەو قەزایە دەکەین بەڵام بەداخەوە ئەو بابەتانە پژێ خراوە لەلایەن حکوومەتەوە باشە زۆر جار دەبینرێ خۆشم بە چاوی خۆم بینیمە زۆربەی ئاژەڵەکان لە ناو سنتەری شار و لە دەوروبەری شار دەبینرێت ئەو دارەی دەچن پەلکەکەی دارەکەی و دارەکەی دەخۆن بامڵێن بۆ چاودێرێک نییە ڕێگری لەو ماژەڵانە کە بکەن بێنە نێو سەتەری شار و دارەکەی بشێنەوە خۆ دارەکەی بخۆن و گوڵەکان تێک بدەن بەڵێ ئەو ئاژەڵانەش بەشێکن لە تێکدان و شێواندنی سەوزاییەکان بەڕاستی لەناو سەنتەری قەزای بەردەڕەش لەو ماوەیەش زۆر زیادی کردووە و جۆرە ئاژەڵانەی کە چیوین یانە خۆماڵیشن بە تایبەتی لەناو بازارەکان دەبینرێت و لەناو کۆڵانەکان دەبینرێن و زۆر هەولی ئەوە دەدەن ینی ژینگەکە بەرەو خراپبوون بچێتن ئەوەش دەکەوێتەوە سەر حکوومەت یاریمی کوردستان کە نەیتوانیوە تەنانە مافی ئاژەڵانیش بوو تاکو بە مافی سەوزایی و ژینگە ڕابگە وڵاوکو پێویست نییە چونکە هەموو شارێک ئەگەر سیرکەی دەبیت 125 بەرەو سەرەوە داروباربی بەڵام بەردەڕەش نەخێر ئەوەی هەیتیشمان لەوانەیە هەندە زادە بگرتەوە لە منجقەوە دەربینی لەوانەیە ئەو دارانەی کە ناو بازار هەبوو کە پێشتر زۆر جوان بوو ئێستا دارەکانمە هەڵقاندێت شەچی زۆر بەسییتمان چاندیا ینی بەڕاستی بەردەڕەش پێویستی بەدارە ئەو چەند پارکەی کە کرایەوە شتێکی جوانە بەڕاستی پێویستمان پێەیە بەڵام ئەوە ناکاتە ستانداری کە عالەمی کە لە سەرەوەی 25 هەندە وڵات هەیە هەندە شار هەیە لە سەرەوەی 65 ئەم بەڕاستی چکە زۆربەی نەخۆشیەکانی کە چارەسەر دەکرێتن ژینگەیە ژینگەش بە پاکش دەبی بە داروبار ئەو وڵاتی کە داروباری زۆربی ژینگەکەش پێوە خاوێن دەبێتەوە
ئێمە زۆر وڵات تەمەشا دەکەینێ ئەگەر تەمەشا بە نمونە تورکیا وەرگرین شارێکی پڕ لە داروبار زۆر جادە هەیە ئەو جادێکە داروبار ڕێگای گرتێ بەڵام جادەکان سوڕاندیتەوە لایەندا دارەکەیان هەڵنەقاندیا ئێمە بەعکسەوە ئێمە ئەو دارێک کە جوان دەبێ 8 ساڵ پێوە خزمەت دەکەین کە دارەکەی جوان دەکەین پشتێژی دەێ وڵی ئەو دارە جێی غەڵەتە لە بنجقەوە دەریبینە و بیفەوتێنە وڵات چێ لە بۆ زادە و ڕێگاوبان ئەوجە داوا دەکەین بەڕاستی لە حکوومەت پیلانی هەبی پلانێکی وا هەبی کەوا داروبار لە جێگەی خۆی بچێنی ینی داربڕژەنی کافی سەبیل سوبەی دوزبەی پشتی 8 ساڵێدی 7 ساڵێدی ئەنی ئەو تەخمینی بکاتنکەوە جادەگ ڕێگای بگریتەوە ئەو داروبارە هیچ ئەوەی نەبێت بە نمونە ئێستا کە ڕێگایەکەی بەردەڕەشی لە جادی سێرەوە ئەو دارەکانیان بڕیتەوە بۆ ئەوەی کە جادەکەی گەورەتر و فراوانتر ئەوەش تەشی بانەیە کە سەیرم کرد بەڕاستی گریانم لۆ هات زۆر گریانم لۆ هات دارێکی زۆر بوو هیچ مشکلەی نەبوو ئەو دارێکە هەبوو کە هەڵیان قان بەڕاستی ئەین داوا لە بەلەدی دەکەین هەنجارن باش تەمەشا بکات ئەو دارە بۆ هەڵقان بۆ نوعاشکلێر عنی کە هەڵقان و فڕەتدا لە دەوڵەتان ئەو داری هەڵیش بقێتن ئەو ئەجیزەیان هەیە کەوا بیبی من لە جێشکە بچێنەوە بەڵی ماوەشمان نییە ئەو داروبارێک کە ناو بەردەڕەشی بوو حتا ئێستا جسری ئەوەی وەسەتەکەی ناو بەردەڕەشی بەڕاستی پێشان زۆر داروباری جوان بوو زۆر لۆژینگە پاگوش و خاوێن بوو بڵێ ئەو سیارانە هەمووی بۆن و هەمووی دەردا بەسای ئەو داروبارەی بەڕاستی کەم دەبەوە داوا دەکەین ئەنی ئەو شتانە فکر لێ بکەن ئەو جەهڵی خێنن ئەنی خەڵکە بەعام من وەکو شەخص زۆر پێم ناخۆش بکە بە لەدە ئیشەی کردیا ڕێژی سەوزایی لە بەردەڕەش چۆنە ئایا لە ئاستی پێویستی ستاندەری نێودەوڵەتیە ئایا گرنگی بە سەوزایی و داروبار گوڵ و چیمەنەکان دەدرێت لە بەردەڕەش بەخۆی جاران لەگا شارێک هەبە دایمان سنووری شارەوانیەکان هەموو دەکردە سەوزە و دار و دارستانداک و شارەکە لە ڕادەبەدەر گەورە و مەزن نەبی بۆیە ئەگەر بێن و ڕادەی سەوزایی و ڕادە و گوڵ و چیمەن و لە بەردەڕەش زۆر کەمە چونکە دانیشتوان و ئاوەدانیەکی لە ڕووی ئاسۆیی کردە ئەمەش وای لێ دەکات زێتر بەڵاو بێتەوە ئەوەش پێویستی بە سەوزایەکی زۆر هەیە ئەوەی هەیە بەقەدەر لە ستاندەری دەوڵی نییە تەنها لەو باوەڕەمە هەتا 7-8% سەوزاییە بەڵام دەبی وشیاری خەڵکێکی شەبی لە سەوزایی و خەڵکێکیش بتوانێت یانخۆ پلانی شارەوانی هەبی زیاتر شارەکەی لەسەر دەشتایی لەسەر شێوەی ئاسووی بەڵاو نەبێتەوە زیاتر ئاوایی بکرێت و بەرز بکرێت و بۆی داکو ئەوەی لە زەوی بەکارتێ بۆ ئاوەدانی ئەوە بکرێتە سەوزایی زۆرتر لە ڕووی ستاندەری دەولی و باشتر دەبێت و کەمتر ڕووبەریش دەگریت و ئەو ڕووبەرێ زێدە دەمێنێتەوە لە زێدەڕەوی لێ ناکرێت بکرێتە سەوزایی و داروبار و ئەوەش بۆ پاشە ڕۆژێکی باشی دەبێت لە ڕووی تەندروستی و سەلامەتیوە با بڵێن چەند گرینگە ڕێژەی سەوزایی بەرزتر بکرێتەوە ئێستا کە دەبینی زۆربەی نەخۆشەکان کە لە هەمووی جیهان و لە هەرێمی کوردستانیش کە هەیە نەخۆشەکە مەڵەت و کەمی دەڵێن ئۆکسیزین و نەبوونی ژینگەیەکی پاک و خاوێنە ئەگەر هاتو ئێمە گرنگجیمان بەو داروبارانەدا گرنگجیمان بە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزاییدا پێتانوانیە ئەمە زیاتر خەڵکەکە تەندروست باش دەبن هەبوونی ڕێژەی سەوزایی هەڵبەتە هەبوونی نسبەی ئۆکسیجینە هەبوونی نسبەی ئۆکسیجینە کەمکردنەوەی دۆم ئۆکسیدی کاربۆنە کەمکردنەوەی دوای ئۆکسیدەکان دایمان ناو شاران مەتانە پیشەسازی و قەڵەباڵغی وا لێ دەکات چینێک پاشماوەی غازاتی بەردەدات و لەوانەیە ئەوە گەلە جارە تووشی نەخۆشی دڵ و تووشی جۆرەها نەخۆشی پێست و دڵ و تەنگە نەفەس و ئەوەش کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ کە مرۆڤ ئارام و ئۆقڕنیە و مەسەنە هەبوونی گوڵ و سەوزا هەبوونی شینکاتی هەبوونی داروبار وا لێ دەکات نسبەی ئۆکسیجین زۆر دەبێ هێمنی و ڕەحەتی دەکەفتە ئاسۆ و دەرونی هەموو کەسێکەوە بۆیە دەکرێت زیاتر بایەخ بدرێت لە خەڵکێکی شوشیار بکرێتەوە بۆی
گەورەترین نەخۆشی و بەرکەوتەی نەخۆشی و بەڵاوبوونەوەی نەخۆشی چونکە ئەگەر سەوزایی نەبینێ وڵات تۆز زۆر دەبێت ئەگە تۆ زۆر بێت لەوانەیە ڕێژەی ئۆکسسیجینی کەم دەبێت ئەگەر تۆ زۆر بۆ لەوانەیە جۆرە ڤایرۆس و بەکتریای زیان بەخش دەگەشتە هەوا و ئەوەش دەبێتە نەخۆشی مامسا کە دەبینی لە کاتی بۆنە و ئاهەنگەکانە ئەوە پرسیاری بەشێکی زۆر لە خەڵکە دەڵێن تەنها ئەو کاتی نەمام و گوڵ و دار دەچێندرێت کە دەبینی ماوەک پێدا دەچێت بەسەریدا دەڕوات دارەکە و نەمامەکە وشک دەبێت تێبینیم لەسەرەوەیە لە بۆنەکانە وەختێ دار و گوڵ و چیمەن و ئەوە دەڕازێنەوە ئەوەش کرایە بە سیاسی داخوازم هەیە لە خەڵک و لە جەماوەر و لە شارەوانیەکان ئەو شتەی نەکەنە سیاسی ڕێژەی سەوزایی زۆر بکەن ڕێژەی نیشتەجێ بەرتەسک بێت و ئاوەدانی بە شێوەیەکی ئاسۆی بکرێت و تاکو بتوانێت زیاتر سوود لەو ئاردەکەی مەسەنە ئەگەر لە ناو شارە نێسی شارە کشتتوکاش بچێندرێت ئەوەش جاران لە درێژان هەندێک جۆرە کشتتوکال هەبوو پێویستی بە خێرای بازارێ بۆ لە ناو باژارەکان لە نێزیک باژارەکان دەچێنرا بۆی نە ئەو زەویانە بەکارنێت بۆ ئاوەدانیکردنەوە بمینێتەوە جێیەکی کشتتوکال هەموو جۆرە کشتتوکالێکی هاوینە و زستانە لێ بکرێت. بەڵێ بیرانی خۆشەویست ئەوەی بیستی بوون ئەمە ڕاوبوو سوونی هاوڵاتیان و مامۆستایانی خەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەمان کە تایبەتمان کردبوو بەسەر ڕێژەی سەوزایی لە خەزای بەردەڕەش. سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون، سپاس بۆ وێنەگرم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن. بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.